دایک و باوک پەلیانە مناڵیان گەورە بێت پەلیانە مناڵیان خێرا درێژ بێ باڵای بەرز بێ وەزنی زیاکە بەڵام ئەوەی کە من ئەیبینم دایک و باوکەکان زۆربەیان کێ ئەڵێ مناڵەکەمان زیاناکە کە ئێمە کێش و باڵای بۆکەین لەسەر چارتی تایبەت لەسەر جدۆلی تایبەتی تەمەنی خۆی لەگەڵ ڕەگەزی خۆی دایانێن بڕوا بکە ئەگەر هەڵە نەبم هەرچەنە ئەمە دیراسە نییە کە ئێڵێم بەس تەجروبەی خۆمە زیاتر لە سایان 95 ئەو مناڵانی دایک و باوکیان ئەڵێن مناڵەکەمان زیاناکە بچووکە هیچ زیاناکە لە بەرچاومان کە وەزن و کێش و باڵاکەی بۆکەین ئەیخینە سەر چارتی تایبەت تەماشاکەی نۆرمەڵە هیچی نییە ئەگەر زیای نەبێکەمی نییە دکتۆر چێنەر ئەم نامیلکی کە لە بەردەستایە فەرمووت ئەم نامیلکێم لە کۆریاوە هێنا ئەتوانین باسی ئەو نامیلکی کۆریان بۆ بکەیت مەسەلەی گەشە و باڵاکەی لەسەر MCH کۆرسمان وەرەگرت یەکێ لەو شۆلانی کە سەردانمان کرد لە سیۆل سنتەرێکی تایبەتی MCH بوو کە سنتەرێکی زۆر پێشکەوتووەکو پێشتر باسمان کرد لە پێش سک پڕێەوە پێڵم پلان پرگنانسی دایک و باوکەکە پێش ئەوەی کە بیر لەوە بکەنەوە مناڵ دروستکەن یعنی دایکەکە سکی هەبێت سەردانی سنتەرەکە ئەکەن خۆیان تۆمارەکەن معلوماتیان هێنێ ئەمەی کە زۆر سەرنجی ڕاکێشام کە لەوێ بە دیاریە نینێ هێنامانەوە ئەوەی تریان هیچ نییە ئەوە دلیلی سیاحەی کۆریە ئەم دەفتەرەیە کە ئەمە لە بری کارتی ڤاکسینەکەی خۆمانە کە لەوێ ئەیەن بە مناڵان لە سنتەری کوتان و چاودێری گەشە و تەندروستی مناڵەکان کە لای خۆمان سێریەکەی لە هەموو عێراقا دوو پەڕە ئەو پەڕی سێ پەڕەیە دەفتەری کوتانەکە کێش و باڵاکەی لەسەرە و کۆمەڵە معلوماتی سەرەتایی تو سەرەکەی مناڵێک کە لە دایکی بێت لێرە ناو شتەکەی ئەنووسرێت ئەم دەفتەرە گەورەی ئێنێ سەریکە زانیاری وایە کە من وەکو پزیشک جەناب وەکو پزیشکی سپۆڕیدان ئەتوانی ئیسفادەی لێ بکەیت چۆنێتی بەکارهێنانی چارتەکان چۆنە ئەم بەشەی کە جیام کردوێتەوە ئەلێرە هەمووی زانیاریە لەسەر دانی مناڵەکە بە شێوەیە کە تۆ ئەم دەفتەرە و لابێ تر هیچی پێویست نییە ئیشێکی زۆر کەم بۆ دکتۆر و کارمەندەکانە هێڵێتەوە دایک و باوکەکە ئەگەر خۆیان هۆشیارێکی کەمیان هەبێت کە ئەمە ئەخوێننەوە بەڕاستی هیچی بۆ ناهێڵنەوە بە دکتۆرەکان خۆیان لە زووترین کاتە کە مناڵەکە کێشەی هەبێتوان سەردانی سنتەرەکە